بڕیارەکانی بارزانی بۆ چاکسازی لە حکومەت و ڕێکخستنەوەی کاروبارەکانی وەک زۆربەی پرسە سیاسیەکانی تری هەرێم لایەنە سیاسیەکان بۆ چوونی جیاوازیان لەسەری هەیە و ئاماژە بۆ دەکەن بەشێک لە بڕیارەکانی دووبارەکردنەوەی پرۆژەکەی ساڵی 2011 کە تا ئێستا جێبەجێ نەکراوە. بزوتنەوەی گۆڕان ئێستا پەیوەندیەکانی لەگەڵ پارتی لەو پەڕی خراپیدایە و دان بە شەرعەتی بارزانی دانانێت لە پۆستەکەیدا. بۆیە پەرلەمانتارێکی ئەو بزوتنەوەی دەڵێت بارزانی ناتوانێت بە ناوی سەرۆکی هەرێمەوە بڕیار دەربکات. هیچ یەکێک لەو بڕیارانی سەرۆکی پارتی جێبەجێ ناکرێ بە تایبەتی لە ئێستادا کە لە ڕووی قانونیەوە شەرعیەتی لەدەستداوە لە هەردوو زۆنی زرد و سەوز جێبەجێکردنیان لاوازە بە دەلیلی ئەوەی لەبەر ئەوەی ئێستا لە زۆنی سەوزدا هەمومان باش دەزانین کە لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتوشدا هەمیشە بڕیارەکانی سنووردار بۆ وەرجێبەجێ ناکرێت. لە ماوەی ڕابردوودا کە زۆرترین پرۆژەی چاکسازی خرانە ڕوو لە ناوخۆی یەکێتیش بەرپرس و کادرانی ئەو حیزبە هەڵوێستی جیاوازیان هەبوو بە تایبەت سەبارەت بە بڕیارەکانی بارزانی. پەرلەمانتارێکی یەکێتیش لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئەگەر بڕیارەکانی بارزانی جێبەجێ بکرێن لە هەموو هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێن. لەم قۆناغەدا زەختی وڵاتانی دیموکراسی وڵاتانی پشتیوانی کورد یەکێتی ئەوروپا نەتەوە یەکگرتوەکانمان لەسرە بۆەوەی کورد زیاتر تەبابین ئایندە ببینین بۆیە ئەگەر لە پێشوشدا کەمە کورتێکە بێ لە جێبەجێکردنی بڕیارەکاندا لەم ماوەیەدا ئەگەر جدیەت هەبێ و بێنە پێشەوە جێبەجێ دەکرێت. فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان خۆی پرۆژێکی بۆ چاکسازی بڵاو کردەوە. سەرۆکی فراکسیۆنەکە لەبارەی بڕیارەکانی بارزانیەوە دەڵێت ئەگەر جێبەجێش بکرێن لە زۆنی سەوز پشتگوێ دەخرێن چونکە بڕیارەکانی بارزانی هەتا دێگەڵە کاری پێدەکرێت. تاوەکو ئەم ساتە وەختە بڕیارەکانی بارزانی تاوەکو دێگەڵە بڕەکەن لەبەرەوەی ئێمە دوو زۆنمان هەیە و دوو ناوچەی حکومڕانیمان هەیە. هەم من بە گومانیشم لە دەسەڵاتدارانی هەرێم کە چاکسازیەکی بنەڕەتی و ڕیشەی بکەن لەبەر ئەوەی دار و پەردووی دەسەڵاتەکان لەسەر گەندەڵی و حکمی حیزبی دامەزراوە. فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستانیش دەڵێت هەر بڕیارێک بۆ چاکسازی لە حکومەتدا دەربچێت سەرانسەریە و بۆ هەموو هەرێمی کوردستانە و دەبێت هەموو لایەک پێوی پابەند بن چونکە دوجار بڕیارەکە بۆ سوودی خەڵکی کوردستان دەبێت. هەر بڕیارێک لە ڕووی چاکسازی دەدرێت سەرتاسەریە بۆ هەموو شار و شارستانی کوردستانە و ئێمە بەیەکەوە یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە بە هەمان شێوە لەگە حیزبەکانی تر بەیەکەوە هاوکار دەبین بۆی سەرتاسەری بیتن ئەو چاکسازیە و هەموو شارەکانی کوردستان بگرێتەوە. بارزانی کە لە 19 ئابی 2015 بۆ چوونی جیاوازە سەر ماوەی سەرۆکایەتەکەی دروست بووە لەدەی ئەم مانگەدا چەند بڕیارێکی چاکسازی دارایی و ئیداریدا لە حکومەتی هەرێمدا کە تیایدا بڕیاری داوە پێداچوونەوە بکرێت بە هەیکەلی دارایی و کارگێڕی حکومەتدا و خەرجی کەم بکرێتەوە و مڵک و زەویەکانی حکومەتیش ڕێک بخرێتەوە. یەکەم جار نییە خاڵەکانی پرۆژە چاکسازەکەی بارزانی دەخرێتە سەر وەرەقە و بەشێک لە لایەنەکانیش دەڵێن بەشێک لەو خاڵانە بوونەتە خاڵی هاوبەشی سەرجەم پرۆژەکان بەڵام هیچ کاتێک جێبەجێ نەکراوە. ئاخۆ هۆکاری جێبەجێ نەکردنی قورسی پرۆسەکەیە یاخود نەبوونی خواست و ئیرادەی چاکسازی. هاوکاریاسین NRT سلێمانی.